لەگەڵ ئەوەی دابەشکردنی بە شەنەوت بەسەر هاوڵاتیاندا لە وەرزی زستاندا ئەرکی سەرشانی حکوومەت و وەزارەتی سامانە سروشتێکانە، بەڵام ماوەی چەند ساڵێکە بە بیان و بێبنەما حکوومەت هیچ بڕەنەوتێکی بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکردووە. هەر ئەمەش باری سەرشانی هاوڵاتیانی هێندەی تر قورستر کردووە. لە بەرامبەردا ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەو بۆشاییان بۆ هاوڵاتیان پڕ کردووەتەوە و ماوەی چەند ڕۆژێکە هەڵمەتێکی دابەشکردنی بە شەنەوتیان لە شار و شارۆچکەکان و تەنانەت گوندەکانیش دەست پێ کردووە. لا گوندی گۆبتەپەی سەر بەناحەیەی ئاغجەلەریش ڕێکخراوی هاواری خێرخوازی بە شەنەوت و جلوبەرگ و پێڵاوی بەسەر نزیکەی 150 خانەوادەی هەژار و کەم دەرامەت و منداڵانی بێباوکی گوندەکە و گوندەکانی دەوروبەریدا دابەش کرد. دەستخۆشیان لەکەین بۆ هێنانی ئەم هاوکاریانەی کە بەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتی گوندەکانی گۆبتەپە و ئاغجەلەر و دەوروبەریە بەڕاستی کارێکی زۆر باشە. ئێمە دوعای خێران بۆ ئەکەین و بۆ سوپاسیانەکەین، دەستخۆشیان لێکەین. بەڕاستی سنوورەکەمان خەڵکێکی زۆر کەم دەرامەت و هەژاری تایە. بەڵێ من خۆم ئەم ساڵ سێم ساڵەکە نەوتم وەرنەگرتووە لە سایە ئەم حکوومەتەوە. من وەکو خۆم ماوەی 3 ساڵە بە شەنەوتی حکوومەتمان وەرنەگرتووە، پسوڵێنێتمان نەدراوەتێ. من هیوادارم زیاتریکەن ئەم هاوکاریکردنە ئێمە پێویستمان پێێتی. بەڕاستی سەوای لاتووە چینێکی زۆر پێویستی بە هاوکاریە، ئەوە نییە بڵێ تەنها بێ سەرپەرشتانیان بێ باوکان. جوای لێ هاتووە چین بە ئام پێویستی بەم جۆرە هاوکاریانە. هیوادارم بتوانن زیاتریکەن داوا لە سەرمایەدارەکانەکەم کە ئاگیان لە هەژار و فەقیر و کەم دەرامەت بێ. وەڵای دەستخۆشیان لێکەم و نمونیان زۆر بێ و ئاگان لە فەقیر و هەژارە و زۆرەکەی لەو لافاوانەیە کە لە دەوری هەولێر و مەولێر کراوە زیاتر یعنی پێویستیان زیاترە لە ئێمە، بەڵام ئێمەش زۆر پێویستمانە و وەڵای مەمنونیانین و کە ئەم سوتەمەنی و جلوبەرگان بۆ ئەم فەقیر و هەژارە هێنا. وەڵاهی من 2 ساڵ زیاترە نەوتم وەرنەگرتووە، ئەو باعیشمان لەم ماوەیە وەرگرتووە. زۆر سپاسیانەکەم بە خێراتنی ئەو ڕێکخراوەکەم، یاخوا بە خێر بێن سەر چاومان کە بۆ ئەم جلوبەرگ و ئەم شتا ئاینێرن بۆ ئەم فەقیر و هەژارە زۆر سپاسیانەکەین. وەڵا گەلێ گرنگە بۆ ئەم فەقیر و هەژارە، هەمووی نەنەوتی وەرگرووە نە هیچی وەرگردووە نە جلوبەرگیانەیە، زۆری فەقیر و هەژارتیایە ئەم دیانە هەموو دەوروبەری. لای خۆیەوە بەرپرسی ڕێکخراوی هاواری خێرخوازی ڕایگەیاند با جۆرەی هاوکارەکانی خێرخوازان بۆ ڕێکخراوەکەیان و ئەو داهاتەی لە بەردەستیاندایە پرۆسەی دابشکردنی بە شەنەوت لە ڕۆژانی ئایندە و لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەردەوامی دەبێت. لە درێژی کار و چالاکیەکانی ڕێکخراوی هاواری خێرخوازی دەسپاس بۆ خوای گەورەی مەتوانیوانە بەسەر خەڵکێکی زۆرە لە بێباوکان و لە هەژاران نەوت سوتەمەنی زستان بە گوێرەی توانای خۆمان هەندێکیان بۆ دابینکەین بە فەقیر و هەژاران و بۆ بێباوکانیش. بە تەکید ئێمە بەردەوامین. من بۆیە داوا لە خێرخوازانەکەم لە بڕی پرۆژەمان هەیە، خەڵکێکی زۆر هەیە لە شار و شارۆچکەکانە کە خەڵک فەقیرە داماوە سوتەمەنی نییە، پارەی پێ نییە بیکڕێ، چاویان لەوەیە کە خەڵک هاوکاریەکیان بکات. جگە لە دابشکردنی بە شەنەوت و جلوبەرگ و خۆراک بەسەر هاوڵاتیاندا، ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری بە هاوکاری خێرخوازان مانگانە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا کەفالەتی سەدان منداڵی بێباوک دەکەن و بە بڕی جیاواز موچەی مانگانەیان هەرسی ڕۆژارێک پێدەدەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گۆبتەپە لە سنووری ناحیەی ئاغجەلەر.